ئەگەر ئۆکرانیا کۆتایی پێهات یعنی سەد ڕووس ڕوبەڕوونەوەی ئەوروپا بێتن ناتۆ دێتە مەیدانەوە لەو کاتەیە ئەم چەکانەی کە ئێستا بەکاردێتن نەخێرچەکی تازە دێتە مەیدانەوە یعنی تاکو ئێستا بۆ نمونە بڵێن ڕووس دوو جاش موشکی ئۆرشنیکی بەکارهێنا موشکی ئۆرشنیک موشکێکە ناگیرێتەوە دووجا بەکاریانە ئەچوانێ ئۆتۆمی هەڵبگرێتن ئەو موشەکە جگەلەوە موشکی تری هەیە جارێ بەکار نەهاتووە ئەمانە بەکارهات ئەو کاتە زەرەر زۆر زیاترە بێت کوشتار بریندار نسبەی زۆر بەرزە بێتەوە وەکو ئێستاکە نییە کە ڕۆداتن لەم شەڕەیە لەبەرەوە ئەوان نەخۆشخانەکانیان ئامادە ئەکەن پارەیە زۆر سەرفەکەن چۆن بریندار وەربگرن هەرتەنها فەڕەنسانی وڵاتانی تری ئەوروپاش خۆی ئامادە کردووە بۆ ئەوە ڕوبەڕووی ڕووسە بنەوە ئەگەر نەکەونە ڕێککەوتنی و ئەم شەڕە ڕابگربن